سیستمی لامەرکەزی ماوەی چەند ساڵەکە بۆتە باس و خواسی ناو توێژە جیاوازەکانی کۆمەڵ. هاوڵاتیان پیان وایە بە شۆڕکردنەوەی دەسەڵاتەکان بۆ ئاستی یەکە ئیداریەکانی پارێزگا و قەزا و ناحیەکان دەتوانرێت زۆرترین خزمەت بکرێت. بۆیە داوا دەکەن ئەم سیستمە کە بەرجەستەکردنی دیموکراسیە لە هەرێمی کوردستان کاری پێ بکرێت. داوا لە دەسەڵاتی سیاسی کوردیەکەین ئەم سیستەمە پەیڕۆ بکەن، چونکە بەڕاستی گەڕانەوەی هەم شەرعیەت و هەم دەسەڵات و هەم یاسای کارگەڕی بۆ ناوەندی پارێزگاکان و بۆ ناوەندی قەزاکان ئەبێتە هۆی ئەوەی کە هاونیشتیمانیان و هاوڵاتیانی هەرێمی کوردستان بە شێوازێکی باش بە شێوازێکی ئاسوودەیی بژین، واتە ئەو سەرۆت و سامانەی کە لە پارێزگاکانە هەیە کۆکرێتەوە خەرج بکرێت بۆ دانیشتوانی پارێزگاکە، بۆ پێداویستیەکانی پارێزگاکە، واتە ئەم سیستەمە سیستەمێکی زۆر بار و گونجاو و لەبارە بۆ ئەمڕۆی هەرێمی کوردستان. بە دڵنیاییەوە ئەگەر دەسەڵاتەکان دابەزێن خوانەوە لە سیستمی لامەرکەزیەدا بە مەرجێک دەسەڵاتە دارایی و ژمێرارەکان کارگێڕ و ژمێرارەکان دابەزێن دەخوارەوە هەموو چین و تۆژەکان سودمەند دەبن لی و کارەکان بە زوویی ئەنجام دەدرێت و هەموو لایەک باشتر خێر لەو دەسەڵاتە دەبینن. مامۆسایەکی زانکۆ پێی وایە لە جێبەجێکردنی سیستمی لامەرکەزی هەموو تاکەکان سودمەند دەبن. بەڕاستی لە دەسەڵاتی لامەرکەزیە تاک سوودمەند دەبێت، کۆمەلگا سوودمەند دەبێت، نەک چەند کەسێک چەند کەسایەتیەک. لەبەرەوە دەسەڵاتی لامەرکەزیەت ئەتوانرێت بەعام بتوان بوترێت دەسەڵاتی لامەرکەزیەت ئەگەر بە شێوازێکی تەندروست و بە شێوازێکی لامەرکەزی بەکار بهێنرێت بۆ سوودی کۆمەلگا لە ڕووی ئیداریەوە لە ڕووی ژمێریاریەوە لە ڕووی یاساوە. ئەمەوە ئەکات ئەو کەسانی کە لە ناوچەیەکان دەسەڵاتیان بەدەستە تەرکیزکردنە سەر ناوچەکەیان بۆ لایەنە باشەکانی بەکاری بهێنن و بتوانن ئەو شتانەشی کە زەرمەندە پرسوڕای پێ بکەن تا بتوان بە شێوازێکی تەندروست لەگەڵ لامەرکەزیان مامەڵە بکرێت. چونکە بەڕاستی ئێمە ئەگەر باسی لامەرکەزیەت بکەین ئەبینین لە کوردستانە تا ئێستا بە شێوازێکی تەندروست لامەرکەزیەت بەکار نهاتەوە، بۆیە تاکی کۆمەلگا لێ ئەترسێت. لەبەرەوەی تا ئێستا لامەرکەزیمان نەبوو، دەسەڵاتی لامەرکەزی شۆڕ نەکراوەتەوە. ئەگەر شۆڕش کرابێتەوە بۆ ماوەیەکی کەم بوو و دواتر لیان وەرگیراوەتەوە، لەبەرەوەی نەیانزانێت بە شێوازێکی تەندروست مامەڵەی لەگەڵا بکەن. بە بڕوای شارەزانی بواری کارگێڕی و یاسایی، جێبەجێکردنی سیستمی لامەرکەزی ڕۆڵی دەبێت بۆ گەڕانەوەی متمانە لە نێوان هاوڵاتیان و دەسەڵاتدا. ئەمەش ئێستا بۆتە خواستێکی هاوڵاتیان کە پیان وایە لە جێبەجێکردنیدا ڕۆڵی دەبێت لە کەمکردنەوەی ڕۆتین و گەندەڵی. بۆیە ئێستاش لە ناو بەشێک لە حیزب و لایەنە سیاسیەکانی کوردستان بە تایبەتی یەکێتی نیشتیمانی کوردستان با گرنگیەوە لەم پرسە دەڕوانێت کاری بۆ دەکات و پرۆژە یاسای تایبەتیشی بۆ ڕایگشتی لەم چوارچێوەیەدا ئاشکرا کردووە کە ئامانجی لێی سوودبوونی هاوڵاتیانە لە پرۆژە یاسایەک کە دۆخی ژیانی هاوڵاتیان باشتر بکات. سەڵاح جەمیل، کورسات نیوز، هەڵەبجە.